ئێمە وەکو لیژنەی پەروەردە لە پەرلەمانی عێراق کۆمەڵێک پێشنیازمان ئاراستی وەزارەتی پەروەردە کردووە لەو پێشنیازانە دەوامی قوتابخانەکان بکرێ بە دوو بەشەوە بەشێکیان لە سێ ڕۆژی یەکەمی هەفتەیە داوام بکەن بەشێکیان لە سێ ڕۆژی دووەمی هەفتەیە داوام بکەن ئەمیش لە پێناوی پاراستنی ئەم تەباعودی ئیجتیماعی پێڵێن دوورپارێزی کۆمەڵایەتی بۆ ئەوەی کە مەسەلەن بەریەکەوتن ڕوونەدا لە ناو قوتابخانەکان و توش دەبنەوە زائیدەن هەموو مەوادەکان کورت بکرێنەوە پوخت بکرێنەوە بۆ ئەوەی کە ئەو داوامەکەمەی کە پێیان نەکرێت لە قوتابخانەکان فریایی بکەون تەواوی بکەن و پێشنیازی ئەومان کردووە بۆ وەزارەتی پەروەردە و بۆ ئەنجومەنی وەزیران کە هەموو ئەو قەناتە تەلەڤیزیۆنیانی بە مەحەلی و بە سەتەلایتەوە لە عێراقا هەیەن و پەخشەکەن و نووسینگەیان هەیە بە ئیجباری ناچار بکرێن ڕۆژانە چەند سەعاتێک لە پەخشەکانی ڕۆژانی خۆیان تەرخان بکەن بۆ پێشکەشکردنی وانەی نمونەیی لە ڕێگەی شاشی تەلەڤیزیۆنەکان ئەوەی کە خوێندکارەکان ئەوەی کە فری ناکەوێت لە قوتابخانە پێی بگات لە تەلەڤیزیۆنەوە متابعەی بکات وەزارەتی پەروەردە نیازی وایە لە ناوڕاستی مانگی ئایندەیە مانگی 11 دەرگای قوتابخانەکان بکاتەوە بەڵام ئەم بڕیاریکردنەوەی دەرگای قوتابخانەکان تەنها پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوە نیە ئەوە بێ خەلیە ئەزمەی عێراقی بڕیاری لەبارەوە بدا